ممنون شەوێکی خۆش بۆ جەنابەت سپاس بۆ کاک سروش سازانی کە راپۆرتێکی زۆر جوانی بۆ بەڕێ کردوین هەر ئێستا پێکەوە دەچین تماشای دەکەین زۆر قسەی لەسەر ناکەم دێمەوە کاتمان کەمە. یەکەمین فیستیڤاڵی باڵندە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. زیاتر لە 400 باڵندەی جۆربەجۆر با ڕەنگ و شێوە و قەبارەی جیاواز نمایشکران. پێشەکی بە خێراتنی کەناڵی ئاسمانی سەحەرەکەین دەستخۆشتان لێگەین کە هاتون ئەم فیستیڤاڵە بەسەر بکەنەوە. ئێمە کۆمەڵێ بەخێوکەرین لە شاری سلێمانی بە تایبەتی و لە کوردستان بەگشتی هەوڵمانداوم فیستیڤاڵە لە شاری سلێمانی بکەینەوە بۆ هەموو جۆرە باڵندەکان کە چەند چالاکیێکی بەخۆیەوە گرتە بووک و پێشبڕچێ و نمایش و بۆرسەژ توانیمانە لەم فیستیڤاڵە 80 بۆ 86 بەخێوکەر بەشداری بکەین و زیاد لە 400 تەیر تقریبا 370 بۆ 400 تەیریش بەشداری کردووە تەیری جۆرا و جۆر. خۆشحاڵێکی زۆر بە ڕوخساری بەخێوکەرانی باڵندەی بەشداربوو دەردەکەوت چونکە ئەمە یەکەمین جار بوو بتوانن کارە ئارەزومەندەکەی خۆیان ڕاستەوخۆ نیشانی خەڵک و کڕیاران بدەن. ئەوە خۆمان بە سرنج بەخێویەکەین هەتا ماڵیە بێت و ئەگەر هەولی لەگەڵابەی فێری قسا بێت و باڵندە خۆشیی تایبەتی خۆی هەیە کە بەخێویەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە کۆکتێل تێریشی زۆر جوانە. هەرچەندە ئەم فیستیڤاڵە ئامادەکاریەکی پێشوەختەی بۆ نەکرا بوو بەڵام لە ماوەی 3 ڕۆژی نمایشیدا زۆرترین سەردانکە ڕوویان لەم هۆڵە کرد بۆ بینینی باڵندە جیاواز و سەرنجڕاکێشەکان. ئەمە شتێکی خۆش و شتێکی جوانە هەم بۆ مناڵان هەم بۆ خۆمان هەم بۆ وڵاتەکەمان. کچێکی گەنج بەڕاستی زۆر حەز بە بەخێوکردنی ئاژەڵەکەم و ئاژەڵیش بەڕاستی زۆر گەنگە و هەروەها زۆر سپاسی سلێمانی ژەکەم بۆ فیستیڤاڵێکی لەم شێوەیە گەورە. بەڕاستی زۆر ئاڵەواڵە ئەنواع و تەیر و توێری جوانیان بڵاو کردو لەم قاعەیە بۆی کە مناڵان و خەڵکی ببینن و زووی کە نەوانێک کە باڵندەش مافێکیان هەیە وەکو ئێمە ئازاد بژین و خزمەت بکرێن و عزیێت نەدرێن و ڕاو نەکرێن. وەڵڵا هەمووی سەرنجڕاکێشەرە بەلای منەوە زۆر زۆر جوانە یعنی هیوادارم هەموو کاتی ئاوا سەرکەوتوو بن تەیری جوانتریشمان بۆ بێنن. پێشوازی گەرمی خەڵک لە فیستیڤاڵەکە بوو بەمایی خۆشحاڵی ڕێخەرانی فیستیڤاڵەکە و لە کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکە بەشداربوون خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. بەزیابێ زۆر خەڵک هاتوو زۆر پێخۆشحاڵ بوون و هەم بۆ ئێمە و هەم بۆ ئەوانیش لەخوا بەزیابێ زۆر ڕێک و پێگرۆشت. وڵا بەڕێستان خۆتان ئەیبینن ماشەڵڵا زۆر خەڵکێکی زۆر هاتووە لەگەڵ ئەوەی کە لەم کاتەشا کە وەزعی کوردستان خۆتانەزان چۆنە بەداخەوە هیوادارین کە ئێمە بتوانین فیستیڤاڵی داهاتوومان لە بارودۆخێکی زۆر باشترا پێشەکەین. بەڕاستی خەڵکێکی زۆر هاتۆ سوپاسی هەموو ئەوانەکەین کە سەرداریان کردوون و بەسەریان کردوینەتەوە. ئێستا و جەماعەت خەریکی بەخشینی کاس و مەدالیان بۆ ئەوانەی یەکەمی بوون بۆ ئەوانی کە جێگادەستیان هەبووە لێرە چەنەها برادران هەبوو یارمەتیان ناوین بۆ ئەم ڕێکخراوە
بۆ ئەم فستیڤالە زۆر سپاسیانەکەم زۆر مەمنونم تیرەکە باڵندەکانمان بەڕاستی ئێمە لە گوێرەی حەجم و پاکوتەمیزی و جوانی پێشبڕکێکمان کردووە لە جەماعەتێ باڵندەیە کە توانیومانە لە خۆشبەخشانە توانیومانە سەرکەوتوو بین و تا ئێستا زۆر جوان بەڕێوە ڕۆشتووە و زۆر سپاسی و خەڵکاکەی کاتووە و زۆر سپاسی ئێوەژەکەم. سەنافایە تایبەت بە بەرنامەی شەوچرا سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ کاکسروش و هاوسەری کەم راپۆرتیان بەڕێ کردبوو بۆمان هەر راپۆرتێک هەر چالاکیەک هەر کۆبوونەوەیەک هەر فستیواڵێک هەر شتێک کە بتوانێ کۆمەلگا وا لێ بکە کە شاتر بژی گوڕوتینی زیاتر بێ بۆ ژیان ئێمە پێشوازی لە دەکەین زۆر سپاسیان لێبێ بەڵێ من و پێیانی نییە دەی کاکە نییە چی لێکم خۆ من پۆلیس نیمی بینەرێک بۆ لە ئومیدە نەپرسی کاگەمی تەلەفۆنی کرد بۆ لێ موتم لێرە دانیشم لە چوار من خەڵک تەلەفۆن بکە خۆ ناتوانم لێیان پرسم بۆ لە کاک بێزادە نەپرسی ئەخ بۆ لێیان پرسم میوانەکە بابەژێن ئەوانە کاریان بە بەرنامەکەی خۆ من ناتوانم